إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، بەداخەوە ئێمە چەندەها سەعات دادەنین بۆ ئیشەکانمان، بۆ کەسابەتەکانمان، بۆ ژیانی دنیامان، تەحەمولی هەموو ناخۆشی و ناڕەحەتیەک دەکەین، تەحەمولی هەموو ماندووبوونێک دەکەین لە پێناو بەدەستهێنانی شتێکی دنیاییدا. بێتاقەت نابین لە کڕین و فرۆشتن، لە وەستان بۆ کڕین و فرۆشتن، بەنیو سەعات بە سەعات دەوەستین بۆ ئەوەی سەرەمان بێ بۆ شتێک، بۆ ئەوەی کەسابەتێ بکەین و بۆ ئەوەی لەگەڵ کەسێکە کڕین و فرۆشتنێ بکەین. بەنیو سەعات بە سەعات دەوەستین، ناڕەحەتی و بێتاقەتی ڕوومان تێناکە. بەڵام کاتێککە نوێژ دەکەین تووشی بێتاقەتی دەبین و هەوڵ ئەدەین کەمترین سوورەت بخوێنین، هەوڵ ئەدەین کەمترین ئاەت بخوێنین بۆ ئەوەی زوو نوێژەکەمان بکەین. ئەو تەحەمولەی هەمانە بۆ دنیا، ئەو وەستاندنەی هەمانە بۆ دنیا، بۆ پارە نیمانە بۆ خوای گەورە. واقعی وایە. ئەوەندەی جوزێ قورئان بخوێنین دەوەستینە پێوە ئاساییە، بەڵام ناتوانین لە قوڵەڵاوە حەتێ پەڕبین. بۆ لەبەر ئەوەی کێشەکەمان چییە؟ کێشەکە ئەوەیە دڵمان خەلە لە دڵمانایە. چونکە بەڕاستی خۆشەویستیەکی بەهێز بۆ خوای گەورە لە دڵی ئێمەدا نییە. زۆر بەمان ترسێکی زۆر بەهێز لە خوای پەروەردگار لە دڵی ئێمەدا نییە. ئیمانێکی بەهێزمان نییە پاڵمان پێوە بنێ، پێمان خۆش بێ لە پێناو خوادا ماندوو بین. یەکێ پیاوچاکان دەفەرمی ئینسانی ئیماندار پێی خۆشە لە پێناو خوادا ماندوو بێت، ناڕەحەتی بچێژێ. بۆ یە کاتێککە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندەی شەو نوێژ دەکرد، هەردوو پێی مبارەکی دە ئاوسا. کێمان تا ئێستا پێمان ئاوساوە؟ کەواتە ئاوەی ئینسانی ئیماندار کە ئیمانەکەی بەهێز بوو، کە خۆشەویستی خوا لە دڵیا بەهێز بوو، کە ترسی خوا لە دڵیا بەهێز بوو، پێی خۆشە لە پێناو خوادا ماندوو بێ، لە پێناو خوادا بوەستێ، نوێژ بکە، عیبادەتی خوا بکە، قورئان بخوێنێ، زیکری خوا بکە. بەڵام کە ئیمانەکە لاواز بوو، ترسی خوا لاواز بوو، خۆشەویستی خوا لە دڵە لاواز بوو، ئەو کاتە ئینسانەکە تەماشا دەکەی نوێژەکەی لە کۆڵ دەکاتەوە. زۆر بەمان چەندەها سەعات لە شەودا تەرخان دەکەین بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان، بە چەند سەعات لەسەرین، مۆبایلەکەمان بەدەستەوەیە، بێتاقەت نابین. بەڵام ئایا دەتوانین ڕوبعێکی مۆبایلەکەمان قورئانەکەمان بەدەستەوە بێ؟ دەتوانین ئەو شاشەیە بخینە سەر قورئانەکە بێت نەک شتی تر؟ ناتوانین. بەداخەوە دەتوانین لە شەودا، لاشەمان ناتوانێت لە شەوێکدا لە دوای نوێژی عیشاوە مۆبایلەکەت بەدەستەوەیە، حتاکو کاتی خەوتن سەعات 10، 11، 12، 1، 2 ناتوانین دوور کات نوێژ بکەین. زۆربەتان شەوانە دوور کات نوێژ دەکەن دوای نوێژی عیشا پێش خەوتن؟ ناتوانین نیو سەعاتدا بنین بۆ قورئان بخوێنینەوە، ناتوانین نیو سەعات گوێ بگرین لە وتار چارەکێک. ئەم وتارە درێژە چارەکێکە، ئەی فیلمەکە بۆ درێژ نییە، 45 دقە 50 دقەیە، فیلمەکە بۆ درێژ نییە. لەبەر ئەوەی خەلەلەکە لە دڵمانایە، دڵمان ئیمانەکەی لاوازە، خۆشەویستەکەی خوا لە دڵمانە لاوازە، ترسەکەی خوا لە دڵمانە لاوازە. بۆیە تەماشا دەکەی ئێمە تەحەمولی ئەوە ناکەین کە ئامادە بین لە شەوێکە نیو سەعات قورئان بخوێنین.
ئامادە بین لە شەوێکدا دوور کات چوار کات نوێژی شەو نوێژ بکەین پێش خەوتنمان. ناتوانین پێش دقە مۆبایلەکە واز لێبێنین دوور کات نوێژ بکەین. گشتمان وانین زۆر بەمان حاڵی گشتمان نییە. وا دەزانانی ئەمە لە تەقواوەیە، حاشاگە لە تەقواوە بێ، حاشاگە لە ترسی خواوە بێ. مۆبایلەکە ڕۆژێک دەبێ هەمومان سوێن بەخوا یەک بە یەک پەشیمان دەبین و لە مۆبایلە. ئەگەر بۆ چاکە بەکارمان نەهێنابێ، ئەگەر بۆ خواپەرستی خواناسی و عیبادەتی خوا بەکارمان نەهێنابێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کاتێکا زیکری خوای دەکرد، لە هەموو کاتێکانە بۆ ڕۆسێری کە بۆ هەر شوێنە ڕۆشت بێ هەر شتێکی بێ زیکری خوای لەگەڵا کردووە. بەڵام ئێوە واین دەممان دەنوقێنین سبحان الله ناکەین کاتە سەیر مۆبایلەکەشمان نەکەین، لا إله إلا الله ناکەین کاتە سەیر مۆبایلەکە ئەکەین. والله جاری وایە زیکرەکە لە ناو مۆبایلەکەدا دەممان ناجۆڵێن زیکرەکە بخوێنینەوە، نووساوە ئەستەغفیر الله ئاوا بە چاو سەیرەکەن بەدەم ناڵێن ئەستەغفیر الله. ئەوە حاڵی ئێمەیە، ئەمە ئیمان زەعیفی ئێمە دەسەرمێنێ. قیامەتێکی سەخت و ڕۆژێکی سەخت لە پێشمانەوەیە. ئەو ڕۆژەی خوای گەورە دەفەرمێ یەومەن یەجعەل الویلدانە شیبا، ڕۆژێک دێت کە ڕۆژی قیامەت هات مناڵی بچووک مناڵی ساوا سەری سپیە بێ دەترسا. وا دەزانی قیامەتە ئەوەیە کە تۆ ئەڵی من بەهەشتی متەواو بە قسەی تۆیە، خوا بە قسەی تۆکە نەخێر، خوا بە قسەی تۆ ناکە، هەتای ڕەبڵێ بەهەشتی مەتای ڕەبڵێ هیچم نەکردووە، کە مردی ئەزانی چیت کردووە ئەو کاتە بۆ دەرەکەوێ کە تۆ بەهەشتی یا بەهەشتی نیت بەنا بەخوا. بەداخەوە ئێمە سوورین لەسەرەوەی مناڵەکانمان هەڵسێنین بۆ قوتابخانە، بۆ خوێندن، بۆ زانکۆکان، هەڵیان سێنین بۆی بڕۆن بۆ ئیش و کار. زۆر سوورین لەسەرەوە، شتیوان نییە سەعات حەوت ئەبێ حەوت هەڵسین تەواو، ئەبێ مناڵەکە قوتابخانەی هەیە و خوێندنی هەیە و ئەبێ هەڵسێ لە خەو. بۆ عیبمان هەیە لە ساڵێکە هەمانە یەک ڕۆژێ مناڵەکەی غایب نابێ، باوکو دایکی هەڵی دەسێنێ. بە درێژایی ساڵ مناڵەکانمان هەڵەستێنین بۆ خوێندن. مناڵێن با مناڵەکانتان نەخوێنی، دوای قسەکە بە غەڵەت تێمەگەن. مەبەستم ئەوەیە بۆ خوێندنەکە کە دنیاییە زۆرجار مناڵەکانمان لەبیر ناچێ. بەڵام ئایا بە هەمان شێوەی قوتابخانە هەڵیان دەستێنین، بە هەمان شێوەی ئیشوکار هەڵیان دەستێنین بۆ نوێژی بەیانی؟ مناڵەکان هەڵسن نوێژی بەیانی بکەن، هەڵیان دەستێنین زۆر بەمان نابا بخۆی بخەوێ. ئەی بۆ قوتابخانەکە بۆ مەجای پێ نادەی بخەوێ. ئەگەر بە باوەش هەڵستان دەبێ هەڵێسێنی ڕۆڵە خوێندنت هەیە، ئەی بۆ بە باوەش هەڵی ناسێنی بڵێ ڕۆڵە نوێژت هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو وجوعلت قرة عینی فی الصلاة، بیلبیلە و گلێنەی چاوم نوێژە نوێژ. بەڵام ئێمە مناڵەکانمان هەڵناسێنین. تەماشا دەکەی هۆکارەکەی چییە؟ خەلەلەکە لەوەدایە دڵمان ترسی خوای تیا لاوازە، دڵمان ئیمانی تیا لاوازە، دڵمان خۆشەویستی خوا تیا لاوازە. بۆیە مناڵەکانیشمان ئەوە ئیهمال کردووە. با بە خۆماندا بچینەوە. ڕۆژێ دێ خوای گەورە لەسەر هەموو شتێک محاسەبمان دەکا. یەک ڕۆژێ مناڵەکەت هەڵەستانەوە بۆ نوێژی بانی خوا محاسەبەت دەکا. وا نەزانی قیامەتەر ئاوا گاڵتەیە کە تۆ لێی تێگەشتویتە. با بە خۆماندا بچینەوە، بیرێک لە خۆمان بکەینەوە، بیرێک لەو بکەینەوە ئێمە چەندێ ئیهمالین بەرامبەر بە خوای پەروەردگار و بۆ دنیای چەندێ بێعیبین. با بە خۆماندا بچینەوە. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕی، ئیمان و ترس و خۆشەویستی خۆ دڵمانە زیاتر کە یا ڕەب العالەمین. ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، بە دیار تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە دیار تەلەڤیزۆنەکانەوە دائەنیشین چەندەها سەعاتی دوور و درێژ گوێ لە ئیخبارەکان دەگرین. بزان هەواڵەکان چییە؟ هەموو سەر سەعاتی دەی هەواڵ گوێ لێ بگرە. بزانە هەواڵ چییە؟ هەمووشی زۆربەی دووبارەیە و زۆربەشی جاروێ ڕاست نییە. تەماشا دەکەی، تەماشای تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین بە هەموو جۆرێ، کاتەکانی خۆمان بە فیڕۆ دەدەین، تەمەنی خۆمان بە فیڕۆ دەدەین. بەڵام ئامادەنین هەروەکو چۆن گوێ لە ئیخبار دەگرین بە نیو سەعات بە 40 دقە، ئامادەنین بە هەمان شێوە نیو سەعات سەعاتێ بۆ قورئان دابرین. یعنی قورئانەکە کە فەرمایشتی خوایە لای ئێمە حسابی ڕوبعی ئیخبارێکی بۆ ناکرێ، لای ئێمە حسابی ڕوبع مۆبایلێکی بۆ نەکراوە، وەکو خوێندن
بەوە نابێ بخێنە پەڕۆیەکی سەوز و دای بنی، بەوە دەبێ بیخوێنیتەوە، ئەهلی قورئان بی. یەکێ لە پیاوچاکان دەفەرمێ ڕەحمەتی خوا لەبێ کە ئەڕۆشتم بۆ مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پارشێو دەڕۆشتم، لە هەموو ماڵێکا گوێم لێ بوو کەسێک قورئانی دەخوێنە و شەونێژی دەکرد. کو ئەو کۆمەلگایە؟ کۆمەلگا نەما، شەونێژی چی؟ عیبادەتی چی؟ بۆ مۆبایل مەجای پێمان داوە ئاگامان لە ماڵ و مناڵەکانی خۆشمان بێت، بۆ مۆبایل مەجای پێمان داوە ژن ئاگای لە پیاو بێ، پیاو ئاگای لە ژن بێ، بۆ مۆبایل مەجای پێمان داوە ئاگامان لە مناڵەکانمان بێ، دایک و باوک ئاگای لە مناڵ بێ، مناڵش ئاگای لە دایک و باوکی بێ. هەموو شتێک کە زۆر بوو بێتام دەبێ، بێتام. هەندێک جار داینێ دوو قسە لەگەڵ مناڵەکانی خۆتا بکە، هەندێک جار بڕۆ لە شوێنێکە دای بنێ بە سەعات وازی لێ بێنە، کێ تەلەفۆنەکانێکی کەیفی خۆیەتی نابێ مناڵەکانیشی هەمار کردێ. ژن و پیاو ئەمڕۆ بۆچی لێک دوورکەوتنەوە؟ چونکە ژن و پیاو گفتوگۆیان نییە، چونکە گفتوگۆ لە نێوان ژن و پیاوان نەماوە. ژن خەریکی مۆبایلە، پیاوش خەریکی مۆبایلە، هەتا کاتی خەوتن. کاتی خەوتنیش مێشکی پڕەبێ، ئەمجا شەڕ و ئاژاوە کێشە دروستە بێ، گشتی ماندووە بێ بخەوێتە تەواو. بەڕاستە ئێمە زۆر خراپین، ئەگەر ڕاستی تەوێ زۆر خراپین، یعنی بیرێک لە خۆمان ناکەینەوە، چونکە ئەو دڵی کە هەمانە هانمان نادا، پاڵمان پێوە نانێ بۆ عیبادەتی خوا. ئیمان لاوازە لە دڵمانە، خۆشەویستی خوا لە دڵمانە لاوازە، ترسی خوا لە دڵمانە لاوازە. ئەمە ڕاستیەکە کەس ئینکاری ناکە ئیلامە کەسێک لە دنیا تێ نەگەشت بێ. خەلەلەکە لەوەدایە ئیمانەکەمان ضعیفە. برای بەڕێزم بخەوە، کەس ئاگای لە کەس نەماوە، میوان ئاگای لە خاوەن ماڵ نیە، خاوەن ماڵش ئاگای لە میوان نییە بەهۆی مۆبایلەوە. با بە خۆمان دابچینەوە. بەڕاستی دەرزەکانمان حیفز دەکەین، کاتی ئیمتیحانمانەیە دەبینیت دەرسەکانمان حیفز دەکەین، ئیتر ئیمتیحانی قوتابخانەیە، زانکۆیە، یا ئیمتیحانێک ئەگە کاگە ناجح بی ئیجازەی سایقی دەرەکە، یا فڵانشت دەستەکەوێ، هەمووی بە جوانی لەبەر دەکەین. بەڵام ناوی دە سەحابەمان لەبەر نییە. بۆ دنیا عیبمانتیان نییە، بەڵام دنیاش قیمەتی نییە. ئیمامی عەلی ڕەزای خوا لێبێ شەوێ زۆر گریا، زۆر گریا، زۆر گریا، ئاوا دەستی بە ڕیشی خۆی وەگرتە بوو، دەیفەرموو ئەی دنیا غڕی غەیری، بڕۆ غەیری من مەغرورکە، سەر لە غەیری من بشێوێنە، من 3 جار تۆم تەلاق داوە، ئەی دنیا تۆ ناتوانی بە ئیزنی خوا من گومڕا بکەی. بەڵێ بە گریانەوە دەیان و دنیا تۆ ناتوانی ئێمە گومڕاکەی، بەڵام دنیا ئێمەی گومڕا کرد، دنیا ئێمەی سەرگەردان کرد. خۆشەویستی دنیا خوای لە بیری ئێمە بردەوە، خۆشەویستی دنیا خۆشەویستی خوای لە دڵی ئێمە دەرکرد، کەمێکی تاماوە، خەریکە دەکوژیێتەوە. خۆشەویستی خوا، ترسی خوا کوا لە دڵمانایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ شەوی ئیسرا و میعراج بەلای جوبرەئیل تێپەڕیم کە نزیکترین مەلائیکەیە لە خوای پەروەردگار، سەلامی خوای لەسەر بێ، ئەفەرمێ وەکو حەسیری ڕزا و لە ترسی خوا لاواز بوو، لە ترسی خوا وەکو حەسیری ڕزاوی لێ هاتوو. جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ، قڕ بەسەر من و تۆ. کەواتە بە خۆمان دابچینەوە، بۆ عیبادەتی خوا دروست کراوین. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خوا بۆ عیبادەت ئێمەی دروست کردووە، نەک بۆ عیبادەتمان لەبیر بچێتەوە. ئێمە بۆ شتێک دروست کراوین لەبیرمان چۆتەوە. هەدەف لە دروستکردنی ئێمەدا چیە؟ ئامان چیە لە دروستکردنی ئێمەدا؟ لەبیرمان چۆتەوە ئاڵاین بە شتێکی ترە. دنیا بۆ کێ ماوە؟ مردوەکانمان چیان لەگەڵ خۆیان نابرد؟ خوالیان خۆش بێ، ئێمەش هەر ئەوە بەخوا ئەوە نەسیب بوو بەشی ئێمە لە دنیادا. بۆیە با بە خۆمان دابچینەوە، کاتێککە دەڕۆین بۆ ئیمتیحان خۆمان ئامادە کردووە، لەبەرمان کردووە جوان جوان، بەڵام ئەوەمان لەبیر نییە. لەوانەیە لە ڕێگای ئیمتیحان بمرین، ئیمتیحانێکی قورستر بەرەو ڕوومان بێتەوە کە ئیمتیحانی ناو قەبرە. لەوانەیە خەڵکە بۆ چوو بۆ ئیمتیحان بۆ خوێندن، فەقیرە مرد، لەو ئیمتیحانە ڕزگاری بوو، بەڵام ئیمتیحانێک قورستری توش بوو کە دەورەی دووەمیتیان نییە، بۆ بەهەشت یا بۆ جەهەنم. تەواو. کەواتە ئەومان لەبیر نەچێ. چۆن گرنگی بە دەرسەکان و بە ئیمتیحانەکانمان دەین، با گرنگی بە قورئانەکەشمان بدەین. چەندێکتان قورئانتان لەبەرە، چەندێکتان جوزی قورئانتان بە جوانی لەبەرە، بەبێ ئەوەی کە سەیری قورئانکەن لەبەر بیخوێننەوە، 2 جوزتان 5 جوزتان لەبەرە. با بە خۆمان دابچینەوە، گشتمان ئیهمالین، زۆربەمان ئیهمالین. ئێوە عەوام، خەڵکی شارەزا، خەڵکی خاوەن شەهادە، حتا مامۆستا ئاینیەکان بەداخەوە
لە هەموو ڕەمەزانێکە تەراوی حەکەن و قورئانەکە لە پێش خۆیانە دانێن تۆ 15 ساڵە ئیمامەتێکی نەتوانی قورئانی لەبەرکەی ئەوەندە تەراویحێکی پێوە بکەی بەڕاستی ئەمە هەموو ئیهمالیە هەمووی تەقوا نییە هەمووی ئیهمالی و خەمساردی ئێمەیە کاتێ زۆرمانەیە خۆشەویستان بۆی بچنە حەمامەوە بە سەعات بە 2 سەعات لە حەمامە بین خۆمان بشۆرین کاتمان هەیە وایە هەیە بە 2 سەعات لە حەمام دەرناچێت بە سەعاتێ لە حەمام دەرناچێت نیو سەعات کاتمان زۆرە بۆ خواردن کاکە بە ئیسراحەت بە نیو سەعات خواردنەکەت بخۆ کاتێ زۆرمانەیە بۆ کەسابەت بۆ دەوام 7-8 سەعات کاتمانەیە بۆ دەوام بۆ قسەکردن و دەمەتەقێ بەڵام کاتمان نییە بۆ عیبادەتی خوا کاکە واز لە دین بێنێ نەهاتوونە باز دینمان بۆ بکەی باز دین مەکەن باش شێت نەبین ماشەڵڵا چەندێ عاقڵی یعنی ئەوی باسی دین کا شێتە بێ پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ لە هەموو کەسێ چاکتر و بە دینتر بوون کەسیان شێت بوون سەحابە کەسیان شێت بوون نەخێر ئینسان بۆ شێت نابێت دینداری بکە بۆ شێت نابێت باسی دینی خوا بکە کاکە باسی قەبر و قیامەت ما ترسێنە ئیجا نەترسێنم و بترسێنم قەبر و قیامەت ڕاستە بێت تووشت بێ با منیش نەترسێنم خۆ ئەوە حەقیقەتە بێت تووشت بێ منیش نەتم ترسان لە مردن ڕزگار دەبێ لە پرسیاری ناو قەبر ڕزگار دەبێ لە قیامەت ڕزگارە دەبێ باسی کەم یا باسی نەکەم کەواتەی ترسودی نییە ئەبێ باس کرێ بۆت خۆ من باس نەکڕیت تۆ تەمەنت ئەبێتە 2000 ساڵ وەڵا تەمەنت یەک چرکە زیاد ناکە ئەگەر باسی مردن بۆ بکەن یا بۆت باس نەکەم ئەوەیە کێشەکە ئێمە دڵمان لاوازە ئیمان لە دڵمانە لاوازە ترسی خوا لە دڵمانە لاوازە خۆشەویستی خوا لە دڵمانە لاوازە بۆیە ئەو کاتانی کە هەمانە بۆ خۆشوەردن و بۆ دەمەتەقی و بۆ خواردن و خواردنەوە و کەسابەت و دەوام نیمانە بۆ خوا نیمانە بۆ عیبادەتی خوا بۆ زیکری خوا بۆ قورئان خوێندن هەمانەیە نیمانە چەندێکتان ئەمڕۆ قورئانتان خوێندووە دوێنێ خوێنتان پێرێ شەو با بە خۆمان دابچینەوە بیرێک لە خۆمان بکەینەوە لە ڕۆژی قیامەتە قورئان شەفاعەتەکە بەڵام بە ملیۆنەها کەسێ لە مەحرومە لە شەفاعەتی قورئان بۆ لە بەرۆ نەیخوێرا لە دنیادا قورئانی شەفاعەت بۆ کەسێ دەکا ئەهلی قورئان بێ قورئان شەفاعەت بۆ کەسێ ناکات لە ماڵ و دایناو نایخوێنێتەوە بۆ کەسێک شەفاعەت دەکات لە بەری دەکا و دەیخوێنێتەوە پێت خۆشە قورئان شەفاعەت بۆ بکە ئەهلی قورئان بە بەخوا ئەمە شەفاعەت بۆ ناکە ئەمە بەڵایە ئەمە شەفاعەتکار نییە ئاگادار بە قورئان شەفاعەت بۆکە نوێژ ڕۆژ و عیبادەتی خوا شەفاعەت بۆکە بەس ئەمە شەفاعەت بۆ ناکە ئەگەر نەتبا بۆ جەهەنەم شەفاعەت بۆ ناکە دڵنیا بە لەو کەواتە بە ئاگامان لە خۆمان بێ لە کۆتاییدا دەڵێم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو من هەندێک جار بی ئاگایی دێ بە دڵمدا یعنی چۆن دەڵێ چەند چرکێ چەند دقەیە زیکری خوا ناکەم لە بەرامبەری ئەوەدا تەعویزی ئەوە دەکەمەوە ئەگەر چەند چرکە و دقەیەک زیکری خوام نەکرد بێ بەهۆی مەشغوڵیەکەوە شتێکەوە 100 جا دەڵێم ئەستەغفیر الله خوایە لێم خۆش بە کێمان وامان کرد چەند چرکەیەک لە زیکری خوا بەهۆی مەشغوڵیتەوە بێ ئاگا بم 100 جا دەڵێم خوایە لێم خۆش بە خوا ئێمە هەموو شەوێک مۆبایلەکانمان دانێ 100 جا دەڵێن ئەستەغفیر الله هەر بەلایەنی کەمەوە کە بێ 1000 جا 10000 جا بیڵێن کێمان وتمان ئێمە زۆر خراپین چونکە ئینسان ترسی خوا لە دڵیا بوو خۆشەویستی خوا لە دڵیا بوو بەڕاستی ئەوەکو پێغەمبەری خوا دەبێت صلی الله علیه وسلم بە سەعات زیکری خوا ناکەین و ناشڵێن خوای لێمان خۆش بە ئەوە خراپی ئێمەیە بەخوا تەقوای ئێمە نییە با بە خۆماندا بچینەوە هەتا نەمردوینە بیرێک لە قەبر و قیامەتی خۆمان بکەینەوە کاتێک ئەمانە دەبیستین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو هەموو مبارەکی خۆی و بێتاوانی خۆی و ئەستەغفیر الله دەکات چەند چرکێ لە زیکری خوا غافڵ بووە بەهۆی مەشغوڵیەکەوە باش شەرمەزار بین بە خۆماندا بچینەوە ئێمە ئەبێ زیاتر هەوڵ بدەین چونکە ئەو خوا لە گوناه و تاوانەکانی خۆش بووە ئەو خوای گەورە مزگەێنی بەهەشتی پێداوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام من و تۆ خوا ئەزانن چیمان بەسەراتی اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوا إيمان وتقوى من زياد كي يا ربي خوا ترسي خود لظلمنا زياد كي خوشويستي خود لظلمنا زياد كي خوا بم إيمان ضعيف ونمان مريني إيمان ما بهسك يا رب العالمين خوا جان آخر من بخير بجيري نێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی خوایان ئەوانەی نەخۆشن لە ماڵەوە لە نەخۆشخانەکان خوایە شیفایان بدەی خوایان ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی داماون خوایە شیفایان بدەی ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی ئەوانەی ناڕەحەتی و ناخۆشیان لەسەریان لابەری یا ڕەبی خوایە
هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، دەرد و بەڵا لە وڵاتمان بە دوورکەی، هەر کەسێک زوڵمان لێکە خوایەگیان دەستی بشکێنی. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.